بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان. خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. ئەم شەویش لە دەرفەت و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان دەچینەوە خزمەت قورئانی پیرۆز. لەوێ چەمکێکی تر، بابەتێکی گرنگی تر هەڵدەبژێرین و دەچینە خزمەتی و بە چاو و گوێ و هەموو جەستەمان لەلای ئامادەبین و بۆی تێبگەین چۆن لە ژیانی خۆمانە سوود و کەڵک و ئەزموونی لێوەربگرین. خۆی گەورە چۆن بەندەکانی تاقی دەکاتەوە؟ ئەلئیبتیلا، تاقیکردنەوەی مرۆڤەکان بابەتێکی زۆر هەستیار و گرنگە. خۆی گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. دەبێت تێبگەین، دەبێت فێربین، دەبێت وریابین. ئەم بابەتە هەستیارە چۆن لە بوونمان و لە ژیانمانە ڕەنگی پێ بدەینەوە، چۆن ئامادەبین خۆی گەورە تاقیمان دەکاتەوە. ئەزیزان، مانگێکی بەرز و پیرۆزمان لە بەردەمدایە. هەستێکی فراوانمان بە هەموو جەستەمانەوە بۆ دروست بووە. هەموو گیانمان بۆتە بەرپرسیارەتی، هەموو گیانمان پڕە لە عیشق و خۆشەویستی کرانەوە بۆ دینەکەی خۆی پەروەردگار. زۆر گرنگە ئەم دەرفەتە بە هەلوەربگرین و تێبگەین بە تەواوی ئامادەین بۆ تاقیکردنەوە. ئەم بوونە فراوانەمان بۆ دروست بووە، ئەم هەموو نیعمەتەمان خراوەتە خزمەت، ئەم هەموو جوانیەمان پێبەخشراوە لە پێناوی ئەوەی خۆی گەورە تاقیمان کاتەوە. بوونمان پەیوەستی تەواوە تاقیکردنەوەمان. دەچینە خزمەت بەڕێز دکتۆر یاسین حەسەن بانخواز، جەنابیان ئازیەتە کێشێ و بە تەواوی ئەم بابەتەمان بۆ شرۆڤاکە. سەرەتاو لە ناخی دڵمانەوە بە گەرمی بەخێراتنی بەڕێزیانەکەی. مەمنونم کاک دکتۆر، ئەزیەتان کێشاوە. سپاس دەکەم. بەخێر بێن. ڕێزدارم. ڕێگەم بدە بەخێراتنی ئەم گوڵە جوانانەش بکەم. هەموو لایەکتان بەخێر بێن. زۆر خۆشحاڵ بووین گەورەتان کردین. هیوادارم سوود و کەڵک لە بەرنامەکە وەربگرن و بەشداری کاراشمان لەگەڵا بکەن. کاک دکتۆر، من و تۆ ڕێکەوتین ئەم تەوەرەیە باسی ئیبتیلا بکەین. بابەتیشی زۆر گرنگ لە ژیانی ئێمە لەم دنیاەیە. با تێبگەین زانین ئیبتیلا چییە؟ بۆچی خۆی گەورە دەمانژێنێ و دەمانمرێنێ تەنها لە پێناویەوەی تاقیمان کاتەوە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه وموالاه. دەستخۆشیم بۆ جەنابتان مامۆستا عەباس. سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها بینەرانی ڕێزداری ئەم کەناڵە پڕشکۆیە، و دەستخۆشی بۆ جەنابتان کە هەمیشە لە ڕەمەزانە داهێنانتان هەیە، تەنانەت لە ناوی بەرنامەکانە کە لە ڕەمەزان ئەتوانم بڵێم شاشەی کەناڵی پەیام زۆر ئاوەدانە بە کۆمەڵێک بەرنامەی پڕشکۆ و جوان و پڕواتا و قوڵ لە ڕووی ماناوە. حتمما دەستخۆشی بۆ جەنابوو کە ئەم تەوەرەتان دیاری کردو بابەتی ئیبتیلا کە مەفهومێک وە چەمکێکی قورئانیە، یاسایەکە لە یاساکانی خۆی پەروەردگار، سونەتێکە لە سونەنی ئیلاهی لە گردوونە بۆ مرۆڤ و بۆ تەواوی گردوون. حتمما هەمووان ئەزانین کە ئاڵتون کاتێکە ئاگری لێ ئەدرێ پاکە بێتەوە. هەموو گردیلەیەکی ئاڵتون هەتا ئاگری زیاتر لێ ببرێ سەفا و خاوێنی و بێخەوش و خاڵی زیاترە بێت. بۆیە ئەو ئاڵتونە زۆر گرانە کە زۆر ئاگری لێ دراوە. ئەگە بڕوانین بۆ ئەڵماس فەحمە، کاربۆنە، خەڵوزە، بەس کاکوێتە ژێرپەستانی 5 ملیۆن پلەی هەواییەوە و پاشان گەرمای 1000 پلەی سەدی ئەم ئەڵماسە ئەبێ بە ئەڵماس. ئەو کاربۆنە، ئەو خەڵوزە ئەبێ بە ئەڵماس. واتە هەتا فشارەکان زیاد بێت، بەرهەمەکان زۆر زیاتر ئەبێ. بڕوانن بۆ ئەو کەسانی کە شەهادەیان زۆر بەرزە،
سیرەکەی تاقیکردنەوەکانیان زۆر قورسە. بڕوان بۆ ئەو کەسانی کە مەرتەبەیەکی زۆر باڵا بەدەسێنن بە قۆناغی زۆر سەخت و دژوار و پل لە لەمپەر و پەرچە ئەبێت تێپەڕن تا بگەنە ئەو پلە پۆستەی کەوا پێیانت لێ. ئەمە ئەوەمان بۆ ڕوونەکاتەوە کە یاساکەی خی پەروەردگار هاوهێز و هاوتایە لەگەڵ ئەم گردونەیە کە مرۆڤەکان ئەبێت تاقی بکرێنەوە هەر یەک بە مەبەستێک هەر یەک بە شێوازێک. بڕوانین بۆ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بە قۆناغی زۆر سەخت و دژوارە تێپەڕیان کردووە. یەکێ لەوانە بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەیدنا موحەممەد کە قۆناغی زۆر دژواری بڕیوە هەوڵ دراوە دەرمان خوارد بکرێت. پێغەمبەری وا هەبووە بە مشار داهێنراوە هەیە سەری لە لاشەی کراوەتەوە. پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەگەر دیقەت بەس یەک مەشهەد من باسی بکەم بە کورتی کاتێ چێ بۆ تائیف 10 ڕۆژەمێنێتەوە 9 ڕۆژ لەوێ بێت دەیەم ڕۆژ دەریەکەن سەدان گەنج و لاو و مناڵیان لەم لاولای ڕێگاکە دەرچەیەک بۆ لە تائیف دەرەچێ بەرەو مەکە لەوێ ڕیز کردو ئەڕوا بەردی تێگرن قسەی پێڵێن ژنێوی پێڵێن ئیهانەیەکەن زەید کە مەولای خۆی بۆ لەگەڵ یا بووە بەردەیەن بەسەریا خوێن لە بەری پێی ئەڕوا خۆیەکە بە بێستانەکە سێرەکە هی شەیبە و ئومەیەیەکە دوو دوژمنی سەرسەختی ئەمن بزانە ئەم وەزعە زەید کاوە سێرەکە دەسەکا بە گریان بۆ حاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەو کاتەیە کە عەداس ئەبینێ خزمەت گوزارێکە یەشوترەی بۆیەنێ لەو کاتەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە تووشی ابتیلای زۆر بووە بە خۆناغە سەختەکانە تێپەڕیوە چونکە سوتاوە بۆ پەیامەکەی چکە تەجاوزی خۆی کردو و تواوەتەوە بۆ ئەو ئامانجەی کە هەیەی لەوێ بانگەکە بۆ ئیسلام تۆ لەکوێی لەوێ ئەڵێ ئەو پێغەمبەر بووە کە من یونسە ناسم عەلەیهی سەلام منیش بە هەمان شێوە ئیتر لێ ئیمانیەنەیە دوایی ئەڵێ ئەم وتەیە لە زاری پێغەمبەر نەبێ دەرناچێ سێری ئەم قۆناغە سەختانەکە بڕوانن بۆ هەر کەسێک کە لە ژیانیا سەرکەوتنێکی بەدەستێ نابێ ئیلا بە قۆناغی سەخت و تاقیکردنەوە تێپەڕیوە. بڕوان بۆ شاعیرە گەورەکان بڕوان بۆ نووسەرە دیارەکان بڕوان بۆ زانا گەورە و دەگمەنەکان بزانە کوڕی دەوڵەمەند و کوڕی لە سەڵاتدارەکان و کوڕیوانە نە کوڕی هەژارەکان بڕوان بۆ نووسەرێکی جیهانی وەکو دۆستۆڤسکی بڕوان بۆ تۆلستۆی بڕوان بۆ ڤۆڵتێر کە ئەمانە نووسەری گەورە گەورن بڕوان بۆ یەکێک و ئیمامی غەزالی کە بە هەتیوی چۆ بۆی فێری خەت بێ دوایە بێ بۆ فەیلسوفە بڕوان بۆ ئیبن ڕوشد بڕوان بۆ هەر یەک لەو کەڵە زانایانەی کە هاتوونەتە بەرهەم ژیان نامەکانیان بخوێنەوە بزانە بە چ قۆناغێکی سەخت و دژوارە تێپەڕیوە. هەیە سوار گێرەش کراوە بەرەو پشت لەسەرەوەی حەقێکی وتووە خۆڵدۆ کراوە بەسەریا هەیە سەر بڕاوە هەیە برسی کراوە هەیە دەرمان خوارد کراوە هەیە زیندانی کراوە هەیە خەڵکێکی زۆرمان هەیە بۆ قۆناغانەیە ئەمە هەمووی قۆناغی سەخت و دژوارە کە ئەبێ مرۆڤەکان بیبڕن تاگەنە ئەنجامێکی باش. لێرەیە ئەوەی کە من سەرنجم گرتووە تەبعاً لێمە سەری کە لە قورئانە چۆنە مەسئلەی ئیبتیلا و ئاەتەکان و قۆناغەکان و بەس کە باسی ئیبتیلاکرێ جائیز نییە نابێ هەموو کوڕنوش بۆ سەیدنا ئیبراهیم بەرین بەس جائیز نییە سوجدە بۆ غێری خوا ببرێ لە ئاستی سەیدنا ئیبراهیمە ئەبێ بوەستێ کە تاقیکردنەوەی زۆر قورسی بەسەر هاتووە. باوکی پێغەمبەرانە کە خوای پەروەردگار خۆی باسەکە ئین هذا لهو البلاء المبین کە باسێکە پیاوێک لە تەمەنی 85 ساڵی لە گەنجیا داواکە خوای گەورە زوڕێتی پێبەخشێ اینجا لە دواییە قۆناغ بە قۆناغڕوا لە 85 ساڵیا پێبەخشێ پیاوێکی ئێسقانەکەی لاوازە بێ پیاوێکە پشتی وردەوردە ئەچەمێتەوە دڵی خۆشە بێ بەم مناڵی جا ئیسماعیلا ئیسحاقی لافیتیا هەیە طبعاً لەوەیە زۆر لە سەحابە لەگەڵان کە ئیسحاق بۆ هەندێک گەڵێن ئیسماعیل بۆ کێشەی ئێمە نییە. طبعا لێرە شاعرێک زۆر جوان باسێکا کە ئەفەرمێ فاضت بالعبرة عيناه أضناه الحلم وأشقاه شيخ تتمزق مهجته تتندى بالدمع لحاه وغلام جاء على كبر يتعقب في السير أباه. شعرك زورا لدوائية كأروا لكوتائية عليه صدقت الرؤيا لا تحزن يا إبراهيم فديناه. يعني ئەم منداڵی ئەبێ و گەنجێکە و ئەگاتە تەمەنی 15-16 ساڵی و دڵی پێی خۆشە و هاوکاری بێ و پشتیوانی بێ و فەرمانی بووە لە خوای پەروەردگارەوە. ئەم ئەمریکا بۆ خوای گەورە هات کە لە خوای گەورە بۆی هات بۆی مناڵەکەی سەربڕێ طبعاً قورستر بوو لەوەی کە خرایە ناو ئاگرەکەوە. سەیدنا ئیبراهیم بۆ باوکی پێغەمبەرانە بۆ خوای گەورە فەرمێ وەجعلنا فی ذریەته لە کۆتاییە
كنبوة رسالة خصوة الذرية جال لبري إسحاق يأخذ لبري إسماعيل لبروي أجل براود يبكين لنيوان سيدنا إبراهيم لقل شيطان برشتيك ما بودرتي هميشه لقرآن أوانيك آمان جا خودي خوان بوش كستيان خواردوه شيطان وتي أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين إن جاء صاحب إحدى الجنة ودي أنا إن ترني أنا أكثر منك مالا وأعز هتاك وتاي آياتك باشان جگە لەوانش کەسانێکی تر بوو فرعون وتی أنا ربكم الأعلى هەموو ئەوانەی کە خودی خۆیان کردوتە خولگەی بە دەوری خۆیان ناخولێنەوە هەمیشە ئەوانش کەس خواردوون ئەوانە بیرکردنەوەیەکی هەرزەکارانەیشان هەیە بەداخەوە بەس لە مقابلی ئەمانەیە کێمان هەیە سەیدنا ئیبراهیمی هەیە کە زەربی هێنا بەسەر خودی خۆیان چۆن ناو ئاگرەکە و ئاگرەکەی هەڵبژات وەک لەوەی کە کوفر بکە سەیدنا ئیبراهیم كلن تسنيم بوبا هاتشي قرديلة ولا جستيا تسنيم بوبا خواي پروردگار ام زربي هنا بسر خودي خويا خواي پروردگار او مقامي في بخشي و اوانش خودي خويان پرست بدوري خويا خلانه او مقامي في برست بي داني قردي قد بقرين سيدنا ابراهيم باوكي پیغمبرانا بله سختين قوناخ كأو بياتي بريوه كشيروككي خواني توا انسان موچركي بيايه يعني عقلی زۆرینەی هەرە زۆری پیاوە گەورەکانی سەرسام کردو تووشی شۆکی کردوون ئەم چیرۆکەتی چییە کار گەشتۆتەوەی هەندێک گەڵێن ئەفسانەیە هەندێک ئەڵێن وەهمە هەندێک لەوانە چونکە قەناعەت ناکەن پیاوێ بگاتە ئەو ئاستەی کە ئامادە بێ مناڵەکەی خۆی سەر ببڕێ بەڵام ئیختیبارێکی ئیلاهیە ئیبتیلایەکی ئیلاهیە خوای گەورە هێناوەتی بۆی کە تاقی بکاتەوە دقت بگرین لە قورئانە مامۆسایانی بەڕێز طبعا كلمة ابتلاء معناها كلمة تمحيص معناها امتحان معناها افتتان معناها أما همو دستواجي قرآنين اختبارش معناها حتما كمان علي بوشي بهم دستواجي بهم دستواجي هاتوا كتنوعك أخوي پروردگار بون باسي كتمحيصك ما بس في خاون كدنويا باسي امتحانك تاقي كدنوي دلو درونكانا كباسي ابتلاءك أويك أيان خاتب برشبولي مصيبته بلاو محنتكان جاري وهي بخير جاري وهي بشر ئێمە قورئان پێمانە فەرمی ژیانش ئەومان پێڵێ لە گردوونە کە مرۆڤ تێک هاتووە کە تانوپۆی ژیانی مرۆڤ بریتە لە چی بریتە لە خێر و شەڕ وەنەبلوکم بالشەڕ والخێری فتنە بۆیە مرۆڤ شەبەکەیەکی دامەزراوە لە ئەقداری خوای پەروەردگار یەک شەبەکەی دامەزراوە لە ئەقداری خوای پەروەردگار ئەم قەدەرەیە ئەم مرۆڤەکە ئێهنێ ئەیجۆڵێنێ بە ئەمری خوای پەروەردگار لێرەیە گەردی قەت بین لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار کە باسی ابتیلامان بۆ کە تەبەن دەستەواژەی ابتیلا 34 جار هەتا 38 جار لە قورئانە هاتووە بۆ نمونەوە ئیذ ابتلى إبراهيم ربه وليبتلي المؤمنين ويبلو المؤمنين بەم دەستەواژەیە ئەوەندە هاتووە جگەلەوەی بە دەستەواژەکانی تریش هاتووە لە قورئانی پیرۆزە ئەوانەی کە زۆر بە سەختی تووشی ابتلا بوون پێغەمبەران ئەوەش ببێ بە یاسایە لە لامان هەتا ئینسان مەرتەبەی بەرز بێ هەتا مەرتەبەی بەرز بێ ئیبتیلاکەی قورستر ئەبێ وەکو بۆ نمونە ئیمتحانێکی پێوتە ئایلس لە زمانی ئینگلیزیا بۆ کەسانی کە وەرەگیرێ باشە هەندێک کۆلێژ هەیە 5 بێنی لە 9 وەرەگیرەی هەندێکی 5 و نیوێ بێ هەندێکی 6 بێ هەندێکی 7 بێ هەندێکی 8 بێ بۆ نمونەیتە هێنانی نۆیەکە زۆر قورسە تەبەن لەو سیستمە هەندێکی 8 بێ هەتا زیرەکی زیاترێ پێویست بێ هەتا دیقەی زیاترێ پێویست بێ امتحانەکەی قورسترە ئەو کەسەی کە ئەبێتە فڕۆکەوان جیاوازە لەو کەسەی کە ئەبێتە شۆفێری ئۆتۆمبیلێک چونکە ئەو گیانی خەڵکێکی زۆری لە ئەستۆیە و کێوێک بە ئاسمانە لێخڕە و ئەیەنە و ئەیبا و مەسئولیەتەکەی زۆر گەورەترە هەتا مرۆڤ بە پرسیارەتەکەی گەورەتر بێ پێگەکەی باڵاتر بێ ئیمتحانەکە و تاقیکردنەوەکەی قورسترە وەکو چۆن گوناهەکانی قورسترە یاساکان لە قورئانە دیقەت بە ئاوە هەموو ئاەتەکانی قورئان سەبارەت بە ابتلا بخوێنەرەوە ژیاننامەی پێغەمبەران هەموو بخوێنەرەوە چەند شتێکمان پێڵێ یەکەمیان ئیبتیلا سونەتێکە بۆ مرۆڤایەتی هەر هەمووی بە تایبەت ئیمانداران بەگشتی بۆ ئینسانەکان بە تایبەت ئیمانداران تەبەن غێری ئیماندارش تووشی ئیبتیلایە بێ بڕوانە ئەو کەسانەی کە قۆناغی سەختیان بڕیوە بزانە گەوشنەتە چ پێگەیەکی بەرز
گەشتونەتە پێگە سەختەکان لە ژیانیانە قۆناغە سەختەکانیان بڕیوە خی گەورە لە قورآانە فەرمێ ئنا خەلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه تاقيكينوا ألف لام ميم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون انجا ونبلو أخباركم لديان آيات أخوي بيرودغار أم آياتاني بوهي نابين جنابي برسياري بكم بله جاني روجاني إيميا بون مناقر قوتابیەک بیخێن کارێکی زانی کەی تاقیکردنەوەت هەیە بۆن مناڵێن ڕۆژی 15 تاقیکردنەوەی سعاد ئەوەندە ئەچیتە بەر تاقیکردنەوەیان پێشتر خۆتیان بۆ ئامادایەکەیان لە ژیانی ڕۆژانی ئێمەیە لە ژیانی ئێمەیە کە لە دنیاە ئەژین ساتێک هەیە پێی بوترێ ئەمە ڕۆژی تاقیکردنەوەی خواییە یان چۆنیە کەی هەست بکەین ئەمە پرسیارەکەیە ئێمە لە ژێر تاقیکردنەوەی خواییە هەندێک تەب ئەنەوە پرسیارێکی زۆ گرنگە هەندێک موسیبەت کە دێت عقوبەیە هەندێکیان تاقیکردنەوەیە هەندێکی عقوبەیە هەندێکیان تاقیکردنەوەیە ئەوەی کە عقوبەیە دەرەنجامی هەڵە و کەم و کورتەکانی خۆمانە ئەوەی کە تاقیکردنەوەیە ئەوەیە کە ئێمە ڕێگەیەکی حەقمان گرتوۆتە بەر بەڵام خی گەورە تاقیمانەکاتەوە لە ئەسڵا یەک دەستەواژە هەیە کە منێ ئەرستان بکەم بۆ ئەوەی کە بۆمان درۆن بێتەوە کامە عقوبەی و کامیان تاقیکردنەوە کە عقوبەکەش هەر ئەچێتە بابی تاقیکردنەوەکەوە لە ڕاستیە ئێمە ئەم ئیختیبارە کە ئەکرین ئەم تاقیکردنەوە کە ئەکرین بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە خی پەروەردگار قەولی ئێمە لەگەڵ ئەمەلی ئێمە لە یەک جابکاتەوە کردار و گفتارمان لە یەک جابکاتەوە خی گەورە تووشی بەڵاو مصیبەتەکانەمانەکە ئەو جاری یەک ئاوێنە ئەیەنێ لە بەر دەستمانەدانێ ئەڵێ ئێمرۆفتۆ خۆت ببینە ئەمە قسەتە ئەوە کردەوەتە لە ڕاستیە ئیمان تەنها قسە نییە ئەوەندەی کە کردەوەیە ئیمان ئەزمونە ئیمان معایەشەیە ئیمان ژیانە ئیمان بریتە لە جێبەجێکردنی ئەو بانگەشەیەکی ئێمە هەمانەوەیکەین ئاسانە ئینسان ئەگەر بتوانێت هەر کاتێر قسەیەکە بیکە ئەچێتە سەرمین بەرێ بە ئارەزوی خۆی قساکە تەمسیلێکی بۆ دەرەکە باسی دزی و نێشتنی دزی و ڕاوڕوتەکە بەس خۆی گەشتۆتە پلەیەکەوە دزیەکە لەو میلەتە هەتا لە شاخ بوو بە ناوی چینی پرۆلیتاریاوە خەڵکێکی زۆری ئایا بەکوشت بەڵام ئێستا خۆی گەورەترین پرۆلیتاریایە گەورەترین گەندەڵیشە ئەوەی لێ دەرچووە خی پەروەردگا ئاوێنەکەی نێ بۆماندانی ئاڵێ مرۆفتۆ ئەمەیتەها لەوێ ئەوە قسەکەتە ئەمەش کردەوەکەتە ئیبتیلا بۆ ئەوەیە کە قسە و کردەوەمان لە یەک جابێتەوە خۆمان بناسیین ئێمە لەبەر ئەوە شاعری قسەیەکی جوانەکە کە ئەفەرمێ إذا نصبوا للقول قالوا فأحسنوا لكن حسن القول خالفه الفعل پیشان مانەیە ئێمە کردەوەمان چەندە دژ و پێچەوانەیە لەگەڵ قەولەکانمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرکەوتنەکەی لەوەیە بووە لە سەختترین کاتی ژیانیە کە زانوێتی ابتلا و تاقیکردنەوەیە هێشتا لە مەبدەکەی خۆی تەنازولی نەکردووە زۆر جار کەسێک ئەبینی ئیدعا و بانگەشێکی زۆر گەوراکە بەس لە دوای مودێکی کەم زۆر تووشی شکستە بێ لە شوێنێکە قسێگەکە کە تێتە جێگەی قسێکی ترەکە بانگەشەی گەورەی کردووە بەڵام دژ بە دەسەڵات بەڵام دوایی سێرەکەی لەگەڵ دەسەڵاتی هەندێک دەسەڵاتی بە کافرزانانی و دوایی دێ لەگەڵ یا دەستێکەڵەکە هەندێک شتی بە ناحەقزانیەوە بەڵام ئەچێ لەگەڵ ئەو ناحەقیە مامەڵاکە ڕازگۆ نییە لەگەڵ مەبدەعەکەی خۆیان ڕازگۆ نییە لەگەڵ یەقینیاتێکی کوبرا لە ڕابردووە ئاماژەی پێکردووە جا بابەتەکە ئێمە بریتە لەوەی کە ئێمە ئەوەی کە بەرهەمی دەستی خۆمان بێ ئەو مصیبەت و عقوبەیە بەڵام جاری وا هەیە ئێمە بانگەشێکی حەقەکەین ئەم بانگەشە حەقە لە ڕێیا تووشی ناڕەحەتی و سەختیە بی تۆ کاتێک لە پێناوی ڕازگۆیی یا باجەیی ئەوە ئیبتیلایە تۆ کاتێک لە پێناوی سەرڕاستیە باجەیی ئەوە ئیبتیلایە تۆ کاتێک لە پێناوی گەیشتن بە ئامانجێکی حەقە شەهید ئەبی ئەوە ئیبتیلایە برسی ئەبی ئەکەویتە ژێرگەمارەوە و ئیبتیلایە ئەوەی کە لە فەلەستین ڕوئەیە بۆ بزوتنەوەی حەماس و گروپەکانی تر ئەوەی ئیبتیلایەکی زۆر گەورەیە بەڵام ئەبێ هەمومان بگەینە ئەو یەقینەی وەکو لە عەرەبیاوتێ بعد كل محنة منحة لە دوای هەموو میحنەت و سەختی و ناڕەحەتیە بەخشیشێکەیە وبعد كل شدة شدة لە دوای هەموو سەختیەک شەدەیەک بەرهەمێک هەیە وەکو چۆڵی شەدەیەک دۆلار شەدەیەک پاکێجێک گورزەیەک
لخير وخوشي وناز ونعمة روتيكا وبعد كل منع أطاعوا لدواي همور ريقريك بخشيشيكية زور جار إنسان ابتلاء كريبوي تاخي كريتو بويكا خواستيكي هي خوي گەورە بۆی جێبەجێ بۆ تاقیکرێتەوە بەڵام ئەم نازانێ بۆی کە خوای گەورە شتێکی زۆر باشتری بۆداناوە زۆر جار هەیە کە گەنجێک ویستۆتی ئافرەتێکی بۆ بێبووی نەبوو زۆر بێتاقەت بووە بەڵام لە دوای 2 ساڵ 3 ساڵ سوپاس بۆ تۆ خوایە بەزنی و ئافرەتە نەبوو بە قیسمەتم جا چیم کردایە بۆ کچێک بۆ کوڕێک بە هەمان شێوە نەمانەیە خوای گەورەژە فەرمێ ئینە بعد العسر یسرا ئینە بعد العسر یسرا لە دوای هەموو تنگانەیەک فەرەحیەکی و خۆشیەک دێ کە ڕووە کاتە ئینسانەکە هەندێک جار جەناوی مامۆستا هەندێک کەسە بینی زۆر ماندوون بە دەستاخیکردنەوەکانەوە وا هەستەکە کە خوای گەورە ئەو زیاتری خستۆتە بەردەم تاقیکردنەوە تابەندەکانی تر ئەوە تا مەسەرن لە کاتی موسیبەتەکانە هاوارەکە جارێک دوان سیان چوار ئەمە هەموو تاقیکردنەوە خۆیە مەسەرەن بۆچی من وام وا دابرێ کەسێک ئاواکە چۆنی تێبگەێنین کامە شتێکی ئاساییە و ناوزوو بالله ینی حاڵەتێکی نادادگیری و نەعەدالەتی نییە بەرامبەر خۆی بەداخەوە خەڵکێکی زۆر وا تەدەیون دینداری وا تێگەیشتووە کە سەلامەتیە وا تێگەیشتووە کە سەلامەتیە مەرج نییە تەنها دینداری هەمووی سەلامەتی بێ جاری وا هەیە ناڕەحەتیە جاری وایە سەختی وەکو پێغەمبەران جاری وا هەیە شەهید بوونە جاری وا هەیە ڕۆچوونە لە کۆمەڵێک بەڵاو میحنەت و موسیبەتە خەڵکی وا ئەبینی تووشی حاڵەتی سەختی و ناڕەحەتی زۆر قورس بووە مرۆڤ کائینێکی زۆر بەهێزە ئەم مرۆڤە لە هەندێک ڕۆوە ئەتوانێ تەئەقلوم بکە ڕابێ لەگەڵ قۆناغە زۆر سەختەکانە بۆتی بە ڕەحمەت بێ یاخوا محەممەد ڕەمەضان بوتی تەبەن زانایەکی گەورە بوو سەبارەت بە شتێکی خۆشمان بۆ گەڕێتەوە بەڵێ خێزانەکەی ناوی ئەمیرە بوو وەفاتی کرد کە وەفاتی کە ئەڵێ بێزار بوو نەچوون بۆ زانکۆ توانای خودت بەم نەما توانای دەرس و دەورم نەما تاوە دابرام خواردنم پێ ناخورا وەز ئەم زۆر خراپ بوو ئەڵێ لەگەڵ خراپی وەزئی خۆما وام لێ هاو کە تەواو بێزاریم دەرەبڕی لە ژیان و گوزەران و هەموو شتێکی خۆم ئەڵێ ڕۆژێکیان برادێک پێوتم وتی کاکە بۆ نایە بچین بۆ حیمس وتم بۆچی بچین بۆ حیمس وڵی وەڵا چین سەردانی برادێکمانەکەین لەوێ زۆر باشە ئەڵێ بەڕێکەوتین ڕۆشتین چین بۆ شاری حیمس لەوێ چوینە ماڵێک کە چوومە ماڵەکە جەستەی هەموو پێز بوو لەسەر ئێسقان نەزەم 20 ساڵ بوو 30 ساڵ بوو تووشی سەختی و ناڕەحەتێکی زۆر بوو ئەنجا تووشی شەلەلی ڕوباعی بوو تەنها سەری توانای جوڵەی هەبوو ئەڵێ کە چوومە ژوورەوە تەنها پێستم بینی بەسەر ئێسقانەوە لە دواییە کە سەیری دەموچاویم کرد دەموچاوی پڕ بوو گۆشتن بوو یەک پارچە نووری لێبەرزە بوو ئەڵێ لە هەموو تەمەنما یەکەم جار بووە کە من ببینم کەسێ دەموچاوی ئەوەندە جوان بێ و نووری لێبەرز بێتەوە ئەڵێ کە چووم وەکو سەرخۆشی لێ بکەم و خوای گەورە پاداشتە بات و ئەو مۆسیبەت و ئاوا و پرۆتی شێخ من لە ناز و نیعمەتێکی زۆر گەورەیە سوپاسی خوای کرد و ئەتوانێ قسە بکە ئەتوانێ نان بخوا ئەتوانێ ئاوا بەو شێوەیەدا ئەتوانێ استێقبالی میوان بکە ئەڵێ هێندە سوپاسی خوای پەروەردگاری کرد دەسم کرد بە گریان بە ناچاری کە گەڕامەوەتەوە بم کرد وتم خوایەتەوە بە یە خێزان وەفاتی کرد و هەمومان ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ئەو خەڵکەی کە تاقیەکرێتەوە وا ئەزانن تاقیکردنەوەکان ژیان تەنها سەلامەتیە نازان ئێستیفایە بەشێکی نازانن بۆ ئەوەیە کەم ئینسانە بگاتە مرتبەیەکی بەرز هەندێک کەس بۆی بگاتە مرتبەی سەدیقی هەندێک کەس خوای پەروەردگار ئیختیباری کردووە بۆ ئەوەی کە پلەیەکی بەرزتری پێ بگەێنێ جاری وا بێ مەچونێتە هەندێک تاقیکردنەوە وەرنەگیراوین زۆرمان پێ ناخۆش بووە لە دواییە خوای گەورە زەمنێکی ناوەتە پێشەوە تاقیکردنەوەیەکمان کردووە لە شارەکەی خۆمان وەرگیراوین یعنی لە شتێکی زۆر بەرزتر وەرگیراوین جاری وا بچین کارێک کەسابەتێکمان کردو تووشی زەرەر بووین ئەگەر ئەوی زەرەرە نەبووە تووشی کەسابەتێکی تر نابوون کە قازانجێکی زۆر گەورە بکەین بس خەڵکی بە عەجەلەیە خوای پەروەردگار لێمان نزیکە خوای پەروەردگار بەندەکانی خۆشەوێ یحبهم ویحبونه ئەم خۆشەویستی هەیە لە نێوان خوای پەروەردگار لەگەڵ عەبدەکانیە بۆ مەرجە ئینسان ستەم نەکا ئەگەر ستەمی کرد بما کەسەبەت ئەیدیکم بەدەستی خۆتانە کابراایەک ئەڕوا شوێنکاری فاحیشاکەوێت یا چێ ئەو گرفتی خۆیەتی هەر شتێک لە پێناوی دەستخستنی ئامانجێکی حەق بۆ گەیشتن بە ئاراستەی حەق و ماف تووشی ئینسان بێەوەی ابتیلایە ئەگەر دەرەنجامی کاری خراپە و تاوان بێ بێگومان ئەویان خوبێ
چیترمان هەیە لە قورآنی پیرۆزە لە قورآنی پیرۆزە طبعاً ئێمە یەکەمیان ئەوە کە ئیبتیلا تووشی ئینسانەکان هەمویان ئەبێت بەگشتی بەڵام بۆ مسلمانان ئیمانداران بە شێوەیەکی تایبەت ئیبتیلا کە دێ بۆ چییە؟ جاری وا هەیە بۆ پاکردنەوەی ڕیزەکانە، جاری وایە بۆ پاکردنەوەی دڵ و دەروونە، جاری وا هەیە بۆ تەکفیری سەیئاتە بۆی گوناهەکانمان بسرێتەوە، جاری وا هەیە بۆ بەرزکردنەوەی مەقامە پلە و پایە و مەقامەکانمان بەرز بێتەوە دەرەفعی دەرەجاتە، جاری وایە خوای گەورە پلەیەکی دیاری کردووە بۆی بگەین بۆ پلەیە ئەگەر ئەم قۆناغانە نەبڕی ناگەینە ئەو پلەیە، جاری وا هەیە بۆ زۆر بواری ترمان هەیە کە جاری وا هەیە بۆ تەسفێیە خەیانمان نەکاتەوە، جاری وا هەیە بۆ ئەوەیە کە دڵ و دەروونێکی بەهێز شانێکی بەهێزمان پێ بداخوای پەروەردگار بۆی ئامادە بین ساز بین بۆی کە کۆڵێکی قورس بێتە سەرشانمان بۆ نمونە هەندێک تاقیکردنەوە هەندێک کەسەیە چێ بۆ زانکۆ بۆ ئیدارەدانی هەندێک لە زانکۆکان کە یا هەندێک کۆمپانیا مەهارەیەکی زۆرێوێ اختیباری زۆریەکەن هی ئەو ئینسانە یا مۆزەفێکە وەری ئەگریت پلەیەکی بەهێزی پێبەخشی اختیبارێکی زۆری ئەەکەی فڕۆکەوانێک کە ئەبێ زۆر دقیق بێ نابێ وەنەوز بە نابێ خەوی لێ بکەوێ نابێ داڵغی بڕوە نابێ خەیاڵی بڕوە اینجا کۆمەڵێک وانی زۆری پێوتێ پێویستە دکتۆرێک پزیشکێک کە عملیاتەکە بچووکترین هەڵەن لەوانەیە گەورەترین کارەسات بخڵکێنێ بۆیە ئەمانە بە اختیبار و ئیمتیحانی زۆرە تێپەڕن ئەمە بوو بابەتی دنیای بابەتە دینیەکانش بە هەمان شێوەیە جاری وایە ئینسان تووشی فیتنەیەکە بێت لە بواری عەقیدەیە لە بواری ئەحکامە زۆر بوارێک دێتەوە بابەتی ابتیلا چۆن هەست بکەین لە تاقیکردنەوەکانە سەرکەوتوو بووی لە جاری وا هەیە مەسەرەن هەندێک کەس پرسیارەکە ئەڵێ ئەگەر چۆن بزانم کە خوای گەورە تاعاتێکی لێ قوبوڵ کردوم پێی ئەڵێن ئەگەر ئەو تاعاتە تاعاتی بەدوای هات ئەو خوای گەورە لێ قوبوڵ کردیت ڕۆژوی مانگی ڕەمەزان ئەگەر لە دوای ڕەمەزان بەردەوامی لەسەر نوێژ و تەقوا و تاعاتەکانەوە خوای گەورە لێ قوبوڵ کردی ئەگەر لێ چوویتەوە یەقینی هەبێت کە خوای گەورە لێ قوبوڵ نەکردی ئیبتیلا دەرچوون لە تاقیکردنەوەکان یەکەم ئینسان ڕازی بێت پێی بۆ بزانێکە لی دەرچووە دووهەم ئاسایی بێتەوە شانی بەهێز بێ بۆ تاقیکردنەوەی تر ئەوە دیارە دەرچووە سێهەم ئەگەر تاقیکردنەوەی تری قورستری بەدوایە بێ بێگومان ئەوە لی دەرچووە چوارەمینیان ئەگەر بە ئاسایی وەری بگرێ بەداخەوە یعنی ئەمە حاڵەتێکی زۆر سەختە هیوا هەیە خەڵک هەیە کە دەفتەرێک دۆلار زەرەی کردو 100 جەڵدە لە یاوە هیوا هەیە تووشی شەلەلی قورسە بێ هیوا هەیە ئەقلیشکێنێ و هاوارەکە هیوا هەیە هەناسەی سوارە بێ یەکسەر ئەیبەن بۆ عملیات و ئەیبەن بۆ ئاش و من لە کاتێکە زەرەرێکی کردووە مەسەڵەن لە ماڵێکە دێ وڵاخی مدار بۆتەوە ڕانێکی گورگ لی یاوە سیارێکی وەرگەڕاوە ترێلێکی تووشی دامێ کارە ساتێ بووە ئەم جۆرەشتانە کە ڕوئەیە یا مەسەن کەسێک لە دەست ئەی فقدانی ئەحیبەیەک ئەمە بەسەر هەموو ئینسانەکانە دێ کەسێکە لە دەست ئەی خوای گەورە تاقی تەکاتەوە بە لە دەستدانی ئەم کەسە ینی خوای گەورە ئەیەوێ وەکو لەوەی سەیدنا ئیبراهیمە باسم کرد من لە یادم نەچێ شتێ باسکەم سەیدنا ئیبراهیم ئەو مەقامی بۆچی پێگەشت بۆ مەقامە بەرزە چونکە ئامادە بوو ئیسماعیلەکەی خۆی سەر بڕێ خۆ تاقیمانەکاتەوە ئێمە چەند لە ئێمە ئامادەین هەر یەک لە ئێمە ئیسماعیلەکەی خۆمان سەر کاتە من پرسیارێکی زۆر گرنگم هەیە مامۆستا ئایا دەکرێت خۆشەویست و ئازیزەکانمان ببنە کەرەستەی تاقیکردنەوە بێگومان کەسێکمان لە 100 مرۆڤ هەیە بە خێزانەکەی خراپە بۆ تاقیکرێتەوە وە سەیدنا نوح بە خێزانی تاقی نەکرایەوە بۆ ئاسیە بە مێردەکەی تاقی نەکرایەوە وە سەیدنا لوط بە خێزانەکەی تاقی نەکرایەوە بە یەکتری تاقیەکرێنەوە ئافرەتێ بە پیا بە ئافرەتێ خەڵکی تاقیکرێتەوە بە مناڵێکی لاسارە بۆ تاقیکرێتەوە تا چەندە سوپاسگوزاری خوایە خەڵکی سەیدنا ئیبراهیم تاقی کرایە بۆی کە کوڕەکەی خۆی سەر ببڕێ چەند کەس لە ئێمە ئامادەی ئەوەی هەیە کە ئیسماعیلەکەی خۆی سەر بڕێ ئیسماعیلی هەر یەکێکمان چی هەر یەکمان شتێکە یەکێ پۆستە یەکێ مەنسەبە یەکێ پارەیە یەکێ سامانە یەکێ باخ و ڤیلێ خۆشەویستەکەی ئامادەی یوسفەکەی لە دەست با کە سەرش نەبڕێ لە دەستی باو بەڵام بە سەبر و ئارام بێ بەڵام سوپاسگوزاری خوای پەروەردگار بێ کەسێک کە بەڵایەک بەسەریادێ جاری وا هەیە ئێمە مامۆستا عەباس لە زۆر کەسی سادە و نەخوێنەوار دەرسی زۆر وەرەگرین من دەرسی زۆر وەرەگرم لەو کەسانی کە ئەدەبێکی جوانیان هەیە لەگەڵ خوای پەروەردگارە ئافرەتێکە بڵاوە کردێتەوەنێ کوڕەکەی وەفاتی کردو و دەسێنێ بەسەر مرتەمینەکە و مامۆستاییان دوعای خێری بۆ بکەن فرمێسکە ناڕێژێ ئەڵێ باگوناهبار نەبم
ناشکوریەک ناکە ئەڵێ بۆ ئەوەی خی پەروەردگارم لێ نەڕەنجێ کەسێک کە شەهیدە بێ باوکێکە ینی لە کەرتی غەزە ئافرەتێکە مەتی 5 کوڕی بۆ دێتەوە سوزدا بە سوزدە بۆ خی پەروەردگارە بە لەو کاتەیە کە گولەکە لیا و لە فڕۆکەی بێفرۆکەوانە گەنجەکە حافظ قورئانە ئەزانێک کەمە گیانی دەرەجێ ئەڕوا ئەچێتە سوجدەوە ڕازیە بۆ ئیبتیلایەکە ئەو تاقیکردنەوە کە تووشی بکەم و اینجاچینە لای ئەم خۆشەویستانشمان دەڵێن لە چیرۆکەکەی باڵی ونبوونی حەزرەتی یوسفە پێغەمبەر یعقوب سەرباری ئەوەی کە پێغەمبەرێکە و سەبر و تەحملیشی نوان بەڵام بەرگری و ڕەخنی خۆی کەوتووە لەسەر ئارامگرتنی و هەڵوێستەکانی ئەوە چۆن چۆنیە جەنابی مامۆستا کە ڕەخنەی چۆتە سەر یعنی لەوەی کە جوزانم تەحملی کردووە دەربارەی ئەوەی یان جۆرێک لە دەربڕینی هەبووە یان جۆرێک لە چاوەکانی لەدەستدا چاوەکانی نیگەرانی زۆری دەربڕی تا مەزرویەکی زۆری هەبوو بۆ سەیدنا یوسف بێگومان کە ئەو پێغەمبەری خوایە خی پەروەردگار ئەکوێتەوە توێژێک لەگەڵ یا کە بڵێ بەو جۆرە نابێ کە پێغەمبەران مستەفەونن یا مستەفەینن خاوێن کراونەتەوە ئەبێ زۆر لەوە تەبەن سەبرێکی زۆریشی گرت ینی سەیدنا یعقوب لە دوو لاوە تاقی کرایەوە بەوەی کە کوڕەکانی خۆی کوڕەکەیان والێ کرد بەوەی کە کوڕەکەی لە دەستدا ڕۆشتبوو نێزانی ینی قورستا اختیبارێکی زۆر قورسە ئەڵێن سەیدنا ئیبراهیم تەواو پیر بوو بۆ ڕۆژی دوایی ئەو کە فەرمانەکەی بواتەبوو تەواوی ینی تووشی حاڵەتێکی زۆر قورس بوو باشە جگە لەوەی سەیدنا ئەیوب نعم العبد إنه أواب خی گەورە بۆ وەسفەیەەکە تووشی حاڵەتێک بوو لەو نەخۆشی وەزەی کە بەسەریا هات هەرچی کەس هەیە لێ دوورکەوتەوە پەرتەوازە بوون لێ تەنها دوو ڕەفیقی زۆر خۆشەویستی نەبێ ئەم دوو ڕەفیقە خۆشەویستەی نزیک بوون لێەوە تەنانەت جارێکیان یەکێک لە ڕەفیقەکانی بەوی تری وتی ئەزانی ئەیوب وا پێچێ گوناهێکی زۆر گەوری کردبێ بۆی خی گەورە تووشی ئەم بەڵاو موسیبەتەی کردووە ئەزان چەند ساڵ مایەوە لە ژێر ئەو ناڵانی بەدەست ئەو نەخۆشی و گەڕی و ناخۆشیەوە 18 ساڵ لەسەر یەک ئەمە تەحملێکی هیوایە خۆیە کوژێ کە ئەو قسەی کرد ڕەفیقەکەی چوو بۆ سەیدنا ئەیوبی گەڕایەوە وتی وەڵایی چی بێ لە تۆ نیێنی ئەو ڕەفیقەم ئاوای وتی ئاوا تێبینێکیە بۆ لەسەروی کە تۆ چانە وتی من نازام چیتانەوە تۆ پێم مەڵێ بە سوێن بەخوا هیچ جارێک نەبووە کە تێپەڕم بەلای دوو کەسە مامەڵەیەکیان بوو بێ سوێنیان خواردبێ بەخوای گەورە چوومەتە ماڵەوە قوربانیەکەم کردووە حیوانێکم سەر بڕیوە بۆ کەفارەتی گوناهی ئەو دوانە ئەگەر یەکێکیان سوێنێکی بەنەها خواردبێ ئەگە شتێکی بێ سەیریکە بۆ غەیری خۆی ئاوا بووە ئەڵێ من ئاوا بووم لەگەڵ ئەوشە خۆی پەروەردگار هاتوو تاقی کردەوە مامۆسایان لە ڕاستیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ قاربوا وسددوا واعلموا أنه لن يدخل الجنة أحد منكم بعمله وتيا ولا أنت يا رسول الله فرمي ولا أنا إلا أن يتغمدني الله برحمة منه وفضل أو بهشتا أو أند خوشا أو بهشتا أو أند فراوانة أو بهشتا أو أند نازدار ناز نعمتي أو أند تيايا بوكارو كردو كمي دنياي خومان ناكري بچين بأبدي لو بهشتا بمينينو خواهي قولة توشي بلاو محنتو ناراحتي مانكا جاریا توشمانەکە بەدەست هاوڕەیەکی حەسوودەوە جاریا توشمانەکە بەدەست کەسێکەوە کە ژیانی بریتێ لە درۆ و بریتێ لە غەیبەت و بریتێ لە بوختان و لەو جۆرەشتانە جاری وایە توش ئەبین بەدەست دراوسەیەکی خراپەوە خی گەورە اختیباری ئێماکە یەکێک لە بابەتەکانی تری قورئانەوەی کە جەناب و ئاماژە پێکرد ئەوەیە کە خی گەورە تاقیمانەکاتەوە بە سەڕا و ضەڕا بە خۆشی و بە ناخۆشی بەهێز لەگەڵ بەهێزی بە بەرزی لەگەڵ نزمی بە دەوڵەمانی لەگەڵ هەژاری سەیدنا عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئیمامی عومەری کوڕی خەتاب لێ خی گەورە تاقی کردینەوە بە ضەڕا سەبڕمان گرت بەڵام لە سەڕا ئەوەندە سەبڕمان نەگرت هیوا هەیە هەتا جوندیە زۆر کەسێکی ڕەوش بەرز و بە ئەخلاق و مامەڵێکی جوانە دروستەکە بەسکا بێتە قائید مامەڵەکەیە گۆڕێ لە جوندیەتیە لە ئیمتحانەکەی سەرکەوتوو بەس لە قیادەیە لە ئیمتحانەکەی سەرکەوتوو نەبوو هەیە بە هەمان شێوە لە هێزە سەرکەوتووە لە بێهێزیە لاوازە تاجر هەیە سبحان الله کە دەوڵەمەند بۆ حاڵی زۆر باش بوو بەخشیوێتی و بەس کە فەقیر کەوتووە دەستی کردو بە فرتوفیاڵ هەیە لە فەقیریەکەیە وەزعی خراپ بۆ لە ئاوا بەو شێوەی خی گەورە تاقیمانەکات جار زۆر سپاس من مازیزانی کە لێرن باشی گویان بۆ باوتەکەی جەنابتان گرتووە جەنابی مامۆستا حەزەکەم سە دەرفەتیان بدەم ئەگەر کۆمنتێک سەرنجێک
و تەنانەت پرسیارێکیشیان هەبێ ڕاستی مامۆستای بکەن بۆەوەی کە باشتر بتوانین بابەتەکە ڕوون بکەینەوە بۆ بینەرە. فەرموو. بسم الله والصلاة والسلام على رسول الله. کاکتۆر گیان مامۆستای بەڕێز خۆی گەورە پاداشتی بەخێرتان باتەوە ئینشاءالله. دەستان خۆش بێ بۆ پەیامەکانتان وەکو خۆم سوودی زۆرمان لێ بینی و من ناوم مامۆستا محەممەد کەمال لە مامۆستام لە بنکەی ڕۆشن و هەروەها مامۆستای زمانی ئینگلیزیم. سەبارەت بە بابەتەکەی بەڕێستان کە بابەتی تاقیکردنەوەیە حەزم کرد ئەم پرسیارەکەم ئەویش ئەوەیە کە هەنێک کەس هەیە کە بە لەدەستدانی دایک و باوکیا بە لەدەستدانی مناڵێکی نزیکیان کە زۆریان خۆش ئەوێت تاقی ئەکرێنەوانێ و ئەم کەسە زۆر متەئەسیر ئەبێ پێی، یعنی بۆ نمونە زۆر خەفەتدای ئەگرێ ماوەیەکی دوور و درێژ بەو شێوازەی لێت. ئایا ئەمە چارەسەری چۆن ئامۆژگاری بکەین لە کاتێکا کە ئێمە نمونەمان هەیە کە پێغەمبەری خوا بۆ وەکو پێغەمبەری یعقوب وەکو ئێوە باستان کرد عەلەیهی سەلام ئەو یعنی بە لەدەستدانی چاوەکانی لە دووری کەسە نزیکەکانی ئەو کە پێغەمبەرە وای لێ هات ئێمە کە کەسێکی ئاسایی بێت چۆن ئامۆژگاری کەین کە هەتاوەکوونێ ینی هیدایەت وەرگرێ ئینشاءالله. خۆی گەورە پاداشتان دەستە خۆش. ئاماژەمان کرد بۆی کە ئیمان قوتابخانەیە. ئیمان تەنها قەول نییە، ئیمان بەڵکو ئەمەلیشە. ئەگەر دیقەت بین بۆ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام مصیبەتی زۆر گەوریان بەسەر هاتووە. ئەگەر دیقەت گەین بۆ پیاوچاکان مصیبەتی زۆر گەوریان بەسەر هاتووە. ئەو کەسانی کە لە ژیانیانە سەرکەوتن مصیبەتی زۆر گەوریان بەسەر هاتووە. جاری وا هەیە زانایە قسێکی زۆر جوانەکە ئەڵێ ئەگەر ئێمە بڕوانین بۆ شەبەکەی ئەقداری خوا لە غەیبە، بۆ شەبەکەی ئەقداری خوا لە غەیبە، پاشان بمانەوێت شتێک بۆ خۆمان هەڵبژێرین، تەنها ئەو هەڵبژێرین کە خوای گەورە بۆ ئێمە هەڵبژاردووە. جاری وایە لە دەستدانی کەسێکی خۆشەویستمان سوودی ئێمەی تایە و سوودی خۆشی تایە. جاری وا هەیە زیانێک کە تووشمانە بێ سوودی خۆمانی تایە و سوودی دەوروبەرەکەشی تایە. ئێمە بێ بەو یەقینەوە مامەڵە بکەین لەگەڵ ڕووداوەکان کە ئەمە تەقدیرێکە لە خۆی پەروەردگارەوە بۆ ئێمە هاتووە، خوای گەورە چاکەی ئێمەی ئەوێ زیاتر لەوەی کە ئێمە خۆمان بۆ خۆمانمانەوێ. خوای گەورە بیناترە بە حاڵی ئێمە وەک لە خۆمان بۆ خۆمان. یەقین و ئیمان مامەڵەکردنە لەگەڵ خوای پەروەردگار، تەسلیم ئەوی بە قەدەری خوا و هیچ گەڵایەک لە گردونە ناکێتە خوارەوە بە ئیزنی خوای پەروەردگار. هیچ جموجۆلێک لە گردونان نیە وەکو کلیک وایە کە ئیکەی سەلبەن و ئیجابەن لە کۆمپیوتەر لەسەر دەکەوێت. ئەوش بە هەمان شێوە هەر جموجۆلێک، هەر مصیبەتێک، هەر خۆشیەک، هەر ناخۆشیەک کە بەسەر ئینسانە دێ شەبەکەیەکە لە ئەقداری خوای پەروەردگار خۆی دیاری کردووە بۆمان کە بێ بەو شێوازە بڕوا، ئەگەر نا تووشی بەڵام مصیبەتی گەورابین. یعنی بۆ نمونە سایقێک کە ئەڕوا، ساخێکە ئەڕوا بەڕێوە من زۆر جار نمونە بۆیێنینەوە تووشی دەعمێک ئەبێ ئەم دەعمە خەسارەی بۆ نمونە 2 ملیۆن دینارەکە. ئەم ئینسانە نازانێت بێ سوپاسی خوا بکە ئەگەر بڕۆشتایە لەوانە بۆ تووشی دەعمێک بایە 3-4 کەس بمردایە تووشی زەرەری 15-20 دەفتەر ببوایە بە خوێن و بە سیارە و چی ئەو جۆرەشتانەوە. ئەم یەقینەیە وامان لێکە کە ئەبێ ڕازی بین بەوەی کە ئەم خوای پەروەردگار ئەم خۆشەویستەی داوە بە ئێمە کە ئەیباتەوە حکمت و دانایی و کاربەجەیی خوای پەروەردگار خۆیەتی یەقینەن لە بەرژەوەندی ئەوە وەکو چۆن لە بەرژەوەندی ئێمە. زۆر سپاس. فەرموو. السلام عليكم. دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم مامۆسای بەڕێز خۆی گەورە بیکاتە تووشی قیامەتان ئینشاءالله و دەستخۆشی لە میوانە بەڕێزەکەتانەکە مامۆسا جەنابی دکتۆر خۆی گەورە پاداش خێر بێتەوە کەوا بابەتەکەی جوان و تەواو و کامل بوو. من ناوم پێشینە خوێندکاری بەشی زانست ئیسلامەکان لە مەرحەلە 4 و پرسیارەکەشم ئەوەیە باشە مامۆسای بەڕێز حکمەتی خۆی پەروەردگار لە چیە بوو کەوا خۆی بڵین مرۆڤەکانی دروست کردووە؟ ئایا خۆی پەروەردگار حکمەتی وا بۆ تەنها بەس مرۆڤەکانی بۆ تاقیکردنەوە دروست کردو یانە وەتانێ بۆ شتێکی تر دروستی کردووە کە ئێمە پێی نازانین تەنها ئەوەیە کە خۆی پەروەردگار لە ڕۆژی دوایدا وەڵاممانداتەوە؟ بۆ دروستکراوە یانەوەتانە بۆ شتێکی تر دروستکراوە؟ دومیشیان با بڵین خۆی پەروەردگار دەیزانی کە مرۆڤەکان دەکەونە هەڵەوە لە کۆتاییدا کە تەمەن خۆی پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ئەو کەسێکە بۆ نمونە بەپی حاست و پلەی گوناحەکانی ئەکرێتە جەهەنەمەوە. باشە کە خۆی پەروەردگار کە زانیوێتی کە ئەم مرۆڤە ئەکەوێتە هەڵەوە بۆچی خۆی پەروەردگار دروستی کردووە؟ بۆچی خۆی پەروەردگار لە کاتێکە کە دەیزانی کە ئەچێتە جەهەنەمە بچی دروستی کردووە؟ دەست خۆش. خۆی فریشتەکانمان هەیە مە فریشتەکان لا يعصون الله ما أمرهم. بەڵام ئینسان دروستی کردووە کە ڕۆحی لای فریشتەی تابێ و هەروەها جانبێکی ئاژەڵیشی تابێ.
هەر کامێکیان زاڵ بێ بەسەر هەر لایەکە بەرەو ئەولاچێ یانی فریشتەی و حاڵەتی ڕۆحی بەرزە بێتەوە ئەگەر ئاژەڵێکە بێ نزمە بێتەوە طبعا نەمامان باتەوە بۆ بواری قەزا و قەدەر ڕەنگە بابەتێ بێ کە باز بکرێ احتیمال هەیە لە ئایندەیەکی نزیکە ئینشاء الله تعالی باز بکرێ بابەتی قەزا و قەدەر بەڵام ئەوەندەی تایە خی گەورە طبعا ئێمە مەرج نییە ئێمە ئاشنابین بە هەموو حکمەتەکانی خی پەروەردگار ئەم گردردونی دروست کردووە ئاوەدانی کردوتەوانێ بۆکێ ئەبێ خەڵکێکی بۆ بخڵقێنێکە سوودمەند بن لەم گردونە هو الذي خلق لكم ما في الأرض جميعا سخر لكم ئەوەی کە لە زەوی و لە گردونای خۆی پەروەردگار بۆ خزمەتی ئینسانەکان خۆڵقاندوێتی مرۆڤژی خۆڵقاندۆ خی گەورە خۆی ئەزانێت کە ئەم مرۆڤە لایەنی ڕۆحی تایە و لایەنی ئاژەڵیشی تایە ئەم مرۆڤە تووشی هەڵا بێ تووشی کەم و کوڕێ بێ تووشی کەم تەرخەمێ بێ تەنانەت کارگەشتۆ تۆ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمی ئەگەر بێت و گوناهەکەن خی گەورە قەومگەلێک گوناهاکە ئەخۆڵقێنێ کە گوناهکەن و تەوبە بکەن بۆ ئەوەی کە خی گەورە تەوبەکەیان لێ قبوڵکە ژیانی ئەم دنیای ئێمە بەراورد بە ڕۆژێکی قیامەت زۆر کەمە ڕەنگە چەند خولەکێکی زۆر کەم بێ. بسم الله والصلاة والسلام على رسول الله. من مامۆستا ئەیوب لە بنکی ڕۆشن تەخریجی بەشی پەرستاری لە پەیمانگای تەکنیکی سلەیمانی. سەلامەت سوپاس دەکەم خۆم بە خۆشحاڵە زانم لە خزمەت ئێوە مامۆستا بەڕێز بم بەرنامە جوانەیەم. وەڵامی من پرسیارێکم هەبوو دوو پرسیار یەکەم چۆن وا بکەین لە کاتی تاقیکردنەوەکاندا سەبرمان زیاد بکە چونکە جاری وایە لەو حاڵەتانەیە کە سوکاریش جاروای پشتر ناگرێت ناڕەحەت دەکەن ینی ئەوانش خەفەتە خۆن تۆش لەولاوە سەبرت کەمترە بێ چۆن وا بکەین سەبرمان زیاد بکە و پرسیاری دومیشتم ئایا کە خی گەورە کۆمەڵە کەسانێک تاقیە کاتەوە کۆمەڵ کەسانێک یعنی ئەو تاقیکردنەوەیان بەسەردا نایەت ئەمەوەستی ئەوەی خی گەورە ئەم کەسی زیاتر خۆشەوێ لەوان کە تاقییانە کاتویان و کەسانی خۆش نابێ ئەگەر ڕوونکردنەوەیکی زیاتر بێ هەمووان تاقیەکرێنەوە هەر یەک بە جۆرێ ئێمە ئاگامان لە یەکتری نییە هەموو مرۆڤێک تووشی تاقیکردنەوە تایبەتمەندی تاقیکردنەوە یەک تایبەتمەندی خۆیەکە خۆشەویستەکەی لە دەست ئەکە گیری خواردو بە دەست ئافرەتێکەوە گیری خواردو بە دەست پیاەکەەوە یەکێ گیری خواردو بە دەست نەبوونیەوە یەکێک نەبوونیە یەکێک زۆربوونیە ئەوەی هەیە نازانێت چی لێ بکە بۆ بە کێشە و سەرێشە بووی سەبارەت بە مەسەلەی سەبرەکە دەستە خۆشە باسە کردکەوە مەناتی تحقیقە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێن ئیمان و شەطران دوو باشە چییە شکرە لەگەڵ سەبر شکر لەسەر ئەو شتانی کە ناز و نیعمەتەکانە سەبر لەسەر سەختی و ناڕەحەتیەکانە لە قورئانە ئێمە سەبر بە سێ قۆناغات تێپەڕێ سەبرێکمان هەیە بۆ نمونە بە معنای کە خی گەورە فەرمێ لڕەبیکە فەصبر یعنی انتەظر واتە چاوەڕوانی فەرەحی و فەرج بکەیت ئەمە سەبر بە معنای مداومە لەسەر ئەو سەبر و ئارامگریەکە خی گەورە فەرمێ وەصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه سەبرێکی ترمان هەیە بەواتای ئەو ئارامگریە کەواتە ئێمە ئەبێ سابر بین چاوەڕوانی فەرج بکەین و بەردەوامش بین لەسەر ئەو سەبرەی کە هەمانە سەبر ئەبێ وەربگیر لە ژیانی پێغەمبەرانەوە ئەبێ وەربگیرێ لە ژیانی پیاوچاکانەوە سەبر ئەبێ وەربگیرێ لەوەی کە چۆن دایکێک 5 کوڕیێتەوە بەردەستی بەبێ ئەو فلمێکێ بڕێژێ سەبر ئەبێ چۆن قائیدێک دێتە دەرەوە بەبێ ئەوە خۆی حەشار بە بەڵام گیانی خۆی بەختەکە سەبر لەسەر ئەوەی کە چۆن سعدی کوڕی ئەبی وەقاسە کە ئاڵێ لە کاتی گەماروی ئابووریە ئەوەی کە 3 ساڵ گەمارۆ دران پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شیوی ئەبوو تاالب فەرمێ چوون بۆ دەرەوەی خێمەکە بۆ کەناری شیوەکە لەوێ هەستم کرد شتێک تەپەیە کە سێرم کرد پێستەی کۆنی وشترێکە خۆ ئەزانی چەند ساڵە پێش ئەوە بووە ئەڵێ زۆرم برسی بوو هێنام شۆردمەوە ئاگرێکم بۆ کردو خستمە ناو ئاگرەکە سووتانم دوایی پروانم ئەو جار خواردم بەڵام کە خوارد مەڵێ 3 ڕۆژ پێش ژیام سووتانم ئەنجا پروانم خواردم ئەڵێ 3 ڕۆژ پێش ژیام کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم غەزوەی خەندەق هەڵەکەنێ بەسەن بەردەبەستەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووشی سەختی و ناڕەحەتی دێ ئەگە ژیاننامەی خەڵکانی سەرکەوتوو بخوێنەوە بۆمان دەرەکەوێ کە سەبر چەندە گرنگە بۆیە سەبر وەکوتاوە نصف الئیمان هەر کەسێ سەبر زیاتر بەرێ گرەوەکە زیاترە باتەوە قسەیەکەیە چیرۆکێکی کورتاڵێ ئەنتەرە لەگەڵ لوقمانی حەکیم ڕەنگە خەیاڵیش بێ دروستیان کردبێ ئەڵێ بوو بە شەڕە زەبریان ویستان یەکتری تاقی بکەنەوە کێ سەبری زیاترە ئەم 5 خسە دەمی ئەوش 5 خسە دەمیەوە ئەم گەستی ئەو گەستی ئەم گەستی ئەو گەستی ئەم گەستی ئەو گەستی لە دوایە ئەنتەرە هاواری لێ هەستا
هاواری لێ ساوت ێزانی سەبر چیەوتی و ئەو ئاەیە ئەگەر تۆ نەوتە ئەگەر تۆ نەوتە من نەموت تۆ نەوتام نەوت جاری وا هەیە کەسێ ئەوێ بگاتە گەنجینەیەک چەند سانتیمەتێکی کەمی ماوەی تر کۆڵەیە ئەگەر سەبر بگرێ و بەردەوام بێت لەسەر گەڕان بە دوای گەنجینەکە لە دوای 2 سانتیمەتر لە دوای نیومەتی تر لە دوای چەند سانتیمەتری تر ئەگاتە گەنجینەکە ئەو سەبرا زۆر گرنگە و وانەیەکی زۆر گرنگە لە ژیاننامەی خەڵکو و ئەزمموی شۆفێرەبین خی گەورە ئێوە تاقیمان بکاتەوە بۆ بینە کەسێکی سابر وەکو چۆن وەصفی ئەیوبەکە نعم العبد إنه أواب. دەستان خۆش سپاس دێنە ئەم بێت ئەم خوشکە بە ڕێزان پرسیار هەبێ ئێوە من ناوم سنوور محەممەدە دەرچی بەشی پەرستاری مناڵانم و مامۆستام لە ڕێکخراوی ئیقرا زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە لە خزمەت تەریکێ لە مامۆستا بە ڕێزانیان بەتایبەت مامۆستای ڕێزدارمان مامۆستاگیان چەند پرسیارێکم هەیە لە خزمەتتانە یەکەم ئێمە کۆی ژیانمان تاقیکردنەوەیە بەڵام لەناو ئەم تاقیکردنەوەیەشە تووشی یەک دنیا تاقیکردنەوەی ترەبین ئایا خۆی گەورە چۆن تعامل لەگەڵ ئەم تاقیکردنەوانەیە ئەکا یەک یان نا بە کۆی ئەمانش هەمووی ئەچنەوە ناو تاقیکردنەوە گەورەکە و وەکو ئینسانێک بە کۆنمبرەی تاقیکردنەوەکان تعاملمان لەگەڵاکە ئەمە یەک دوو ئایا کردەوەکانی خۆمانە کە ئەمان با بەرەو تاقیکردنەوە یان ناویستی خوایە بۆ ئەوەی ئێمە تووشی ئەو تاقیکردنەوەی بین و ئەمان خاتە ناو تاقیکردنەوەکەوە کردەوەی خۆمانە یاخود تاقیکردنەوەی خوایە بەڵێ سێم تاقیکردنەوەمان هەیە لە بینی دوو کەسە یەکیان تاقیکردنەوەکە یەک چرکەیە لە یەک چرکەیە خۆی گەورە ئەم کەسە تاقیەکاتەوە بەڵام تاقیکردنەوەی کەسێکی ترمان 5-6 ساڵ 7 ساڵ لەناو تاقیکردنەوەیەکە ئەمێنێتەوە درێژایی تەمەنی ئەمە گومان نییە ئەمە بۆ ڕۆمبوونەوەیە ئایا دادپەروەری خوا چۆن باس ئەەکەی لەم بابەتەیە بەڵێ دەستە خۆش وڵا کۆمەڵی پرسیاری تریشم ما بوو ئەگەر دەفەت هەبێت کۆمەڵی پرسیارە بەرنمەیەکی تاوێ گرنگیشن دوای ئەویان زۆر باش لە پرسیاری ئایا ئێمە لە ڕاستەکەی هەندێک هەیە تاقیکردنەوەکەی یەک چرکەی هەندێک هەیە تاقیکردنەوەکەی زۆرە المؤمن يبتلى على قدر دينه هەر یەک بە پێی ئەو پێگەیی کە هەیەی خی گەورە تاقیەکاتەوە کێ بانی زۆرە زیاترە بەفری من پێگەی دنیا ناڵێم پێگەکەی لای خی پەروەردگارەڵێم هیوایە تاقیە کرێتەوانێ بۆ نمونە بە خەساری 1 ملیۆن دینار هیوە تاقیە کرێتەوە بە خەساری 10 ملیۆن دینار ئەو بۆ تاقیکردنەوە ئەتوانین بڵێین دەرەچێت لە ئیمتحانەکە ئەمیان بەمە لە تاقیکردنەوەکە دەرەچێت خی گەورە خۆی ئەزانێ ئەوێت دەرچێت لە تاقیکردنەوەکە گرنگ ئەوەیە جا هەیە پرسیاری سووکە هەیە پرسیارەکەی قورسە ئەوە لای خی پەروەردگار خۆیەتی سەبارەت بە پرسیارێکی ترێ کرد ئایا دەرەنجامی کردەوەکانی خۆمانە تاقیەکرینەوە یا دەرەنجامی ئەمان با بۆ جەدەلێ ئایا کردەوەی ئێمە مەخلوقی خی پەروەردگارەیانە خی گەورە فەرمی والله خەلقەکم وما تعملون ئایا عملمان مەخلوقە لای خی پەروەردگارەوە یا تعملون بە معنای وما تصنعون و بتەکانەگرێتەوە کە ئەمە جەدەلێکی تا دروست بووە من ناچمە ناوانەوە بەڵام بە هەر حاڵ بێ بۆی کردەوەی خۆمان بێ یا بەهۆی خی پەروەردگارەوە بێ ئێمە گرنگ ئەوەیەکەوە تاقیەکرینەوە ئاساییە ئەگەر بڵێن هەندێشت بەهۆی کردەوەکانی خۆمانە ئێمە ئەگەر شۆڕژنەکەین تووشی کوشت و کوشتار نابین کردەوەی خۆمانە وانە ئێمە ئەگەر مزاهرە نەکەین تووشی لێدان و دەربەدەری نابین ئێمە ئەگەر تاعین نەبین فێری تووشی موچەبڕان و حاڵەتێک لە فەقیری و لە هەژاری ئەو جۆرەشتانە نابین کەواتە ئەکرێ بڵێن ئێمە ئەوەی کە لە دەست خۆمانایە خی گەورە بە کردەوەکانی خۆمان تاقیمانەکاتەوە بەس هەندێشت هەیە لە دەست خۆمانانیە خی گەورە بە بڕیارێک کە لای خۆی و هەیە تاقیمانەکاتەوە گرنگەوەیە خوا ساز و ئامادەمە یعنی ئێمە ئەگەر چیرۆکی خەڵر لەگەڵ سەیدنا موسا بهێنین ئەگەر لە بەرنامێکتر ئاماژی بکەین سەڕەنگە مەجال نەبێ هەندێک شتەکە خەڵر سەیرە بەلای سەیدنا موساوە سەبر ناگرێت لە دواییە کاتێک کە سێرەکەی هەمووی خێرە هەر هەمووکە خێرە سەفینەکە کوونەکە ئەوە اختیبارە وانە ئیبتیلای و تاقیکردنەوەی بۆ چییە بۆ دەستکەوتێکی گەورەترە عەبدەکان ئاگایان لەمە نییە بەس خی پەروەردگار ئاگای لەمەیە هەندێکی بۆی کردەوەکانی خۆمانەوە لە خوێن نایەکە ئێمە خۆمانە خوێنین لە کار و کەسابەتێکایە لە دەسەڵاتی خۆمانایە بەڵام تاقیکردنەوەکە هەر لە خی گەورەوەیە نەک لە خۆمانەوە هەندێکی خی پەروەردگار خۆی اختیبارمانەکە بە شتگەرێ کە لە دەسەڵاتی خۆمانان نیە پرسیاری سەرنجت هەبێ سەرتا دەستخۆشیان بەنامە جوانەکەم بە خێناتنی بەڕێستانەکەم من پرسیارێکم هەیە وەکو ئەڵێن بە دوعاکردن چارەنووس ئەگۆڕێت
ئایا دروستە من دوعا بکەم بەردەوام بڵێم خۆیان بە شتێکی قورس تاقیم نەکەیتەوە لی دەرنەچم یان تاقیکردنەوەی ئاسان بێتە بەردەممان بەو جۆرە دەست خۆش بێ وڵا طبعا زانایان زۆر ئەو قسانەیان کردووە طبعا ئەوەیەکە لە دوعاکانی قورئان اللهم لا ربنا لا تحملنا ما لا طاقة لنا واعف عنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا جاری واهی ئینسان فعلا ئەبێ بترسێ لەوەی کە تاقی بکرێتەوە بە شتێکە بەرگەی نەگرێت تاقیکردنەوەیەک و ئێمە شکستی تیاخوین خۆشەویستێک لە دەستێ هیوا هەیە وەکو جارێکیان لە لادەیەک جەنابی باوکم بە ڕەحمەت بیاخوالێ بووە خۆشە لێرە وەکو قسێکی خۆشی بۆتان بگەڕمەوە لە لادەیەک بووین لە منتەقەی بازیان من زۆر مناڵ بووم لە پۆلیەکی ابتیدایی یا 5 ساڵ ئەوەندە بووم تازە ئەگەر چوێتمە مەکتەب قوتابخانە لەگەڵ باوکمە چوون بۆ مزگەوت ڕەمەزان بوو پیاوێک لە سەربان دانیشت بوو یادی بەخێر نازانم ئێستا ماوەیان نا هەر قسە خۆشێ بوو ناوی کاک حەمید بوو لە سەربانی مزگەوتەکە دانیشت و ڕەمەزان بوو جگەرەیەکیشە ئەم پیاوێکی دەم بە ڕۆژوو نوێشپاک و ئەوانەش بوو باوکم کە نزیک بۆەوە وتی حەمیدەوە چییە؟ ئەو جگەرە چی بدەمتەوە قسەیەکی پێوت باوکم وتی بۆچی نەکێشم تۆ بە شەو قایم دایمم پێکەیت و ئەوش بە شەو تۆ بە ئێواران قایم دایمم پێکەی ئەوش بە شەو چقەڵە نێرێ قەلەکانم خوا قەل و خاتوشتی وای و چقەڵ چوو بوو خواردە بووی تەحملی ئەم ئیختیبارەی نەکرده بوو مەبەستی پێوە کە خوا چقەڵە نێرێ بووی کە هیوا هەیە تەحملی ناکە تەحملی ئەوەز ئەناکە طبعاً پەشیمان بۆ ئەو پیاوەکی چاک بوو دوایی گەڕایەوە بۆ ڕشتی خۆی و حاڵەتی خۆی زۆر ڕەوایە کە ئێمە ئەگەر داوای ئەو بکەین خوای گیان بە کارێک تاقیمان نەکەیتەوە کە شانمان هەڵی نەگرێ وڵای هەندێک تاقیکردنەوە هەیە زۆر قورسە بە تایبەت پیاو کە نەبوونی ئەچێژێ بە تایبەت ئافرەتێکە مناڵی نابێ بە تایبەت باوکێک دایکێکە تەنها یە کوڕی تاقانەیە هەر هەمووی لە دەستداوە بە تایبەت پیاوێکە ماڵەکەی تەقێتەوە هەموو ماڵ و مناڵەکەی تیاچێ فەقیرە ئەمە تاقیکردنەوەیکی زۆر قورسە بەڵام ئەجر و پاداشتەکەی زۆر گەورەیە بەس ئێمە لە بەرچاومان بێ هەمیشە بزانین کە خوای گەورە تاقیمانەکاتەوە بۆ ڕەفعی دەرەجاتە بۆ تەکفیری سەیئاتە بۆ تەصفیی صفوفە بۆ پاکردنەوەی دڵ و دەروونە بۆ ئەوەیە کە پێگەیەکی بەزمان باتێ لە بەهەشتا هەمیشە ئەم تاقیکردنەوەنەمان لە بەرچاو بێ و دوعاشکین بڵێن خوایە بە شتێ تاقیمان بکەیتەوە لەبەریا دەرچین دەرباز بین هێ تاقیکرێتەوە بە ئافرەتێک هێ تاقیکرێتەوە بە دەوڵەمەنی هێ تاقیکرێتەوە سبحان الله هیوا هەیە عیبرەت وەرناگرێت ئەوە لا يرون أنهم يفتنون في كل عام مرة أو مرتين ثم لا يتوبون ولا هم يذكرون خوي جورا جاري وهي كسيك أخو عالم دانايا زانايا بس سبحان الله كشي هي قرفتي هي غيبتك بختانك آجا وأن يتوا شامو صالد جارك صالد وصال جارك توشي فتنة وبلاو مصيبة بيبوي بقريتوا ناقريتوا بلا خوي جورا دل دعاء خوي جورا دور نيا بشتي تعقيب كاتو لجيري درنتي دعاء خوايا بشتي تعقيب معناك تو لجيري درنتي بەناوی خۆی گەورە دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم بەخێرات مامۆسای بەڕێز دەکەم پرسیارەکەم ئەوەیە چۆن کاتێک شتێک ئەمانەوێت لە ژیان بۆمان نابێت ئەو قەنەعەتە بە خۆمان بهێنین کە ئەو شتە خێری تێدا نیە بۆ ئێمە طبعا ئەوە زۆر گرنگە ئەوە لە سڵبی عەقیدەیە زۆر کەمانمەوە ئەوە بەڵێ ئەوە تەسلیم بوونە بە قەدەری خوای پەروەردگار ئەو یەقینەیە کە ئەڵەی خوای پەروەردگار لە من بە ئاگایە کە ئەمەم بۆ نابێت دیارە خوای گەورە شتێکی زۆر باشتری بۆ داناوم سەیدنا خەضر قسەی لەگەڵ موسایەوە دەلیلە بۆ ئەوە ئەجا ئەزمموی پیاوچاکان کە هەمانە بە من حەزەکەم بە هەمووان بڵێم بخوێنەوە ئەوەندەی کە ئەتوانن ئەزمموی گەورە پیاوان گەورە نووسەران گەورە شاعیران حتا ئەتوان بخوێندنەوە کاتێکی زۆر بن تەرخانکەن لە ژیانتان بۆ خوێندنەوە بۆ ئەوەی کە لەگەڵ خوا بتوان مامەڵە بکەن ئەو کەسانەی کە زۆر لەگەڵ خوا مامەڵاکەن ئەزانن کە خوای پەروەردگار شتێکە فەرمێ مەبەستی چییە ئەزانێت کە خوای پەروەردگار شتێکەکە مەبەستی خوای پەروەردگار چییە لەو کارە ئەوانە کە ئاشنان بەخوا ئەو یەقینەیان بۆ دروستە بێ بۆی کە ئەم کارە کە بۆ من نابێ یەقینەن خێرێکی تیا من خەڵکە ناسم تووشی چەند جار تووشی بەڵام مصیبەتی زۆر گەورە بووە وتێتی یەقینم هەیە خێریتە سبحان الله دوایی ئاوا بوو واللهی ویستێتی سەفەرێ بکە دوێت سەفەرەکەی بۆ نەبووە سەفەرەکەی بکردایەتیا چوو کەسێک لە سیروان بوو باڵیان لە سیروانە ویستی سەفەرێ بکە دواکەوت
چوو بوو ئاڵف بە ئاژەڵ و شتەکانیان دوایی کە گەڕا بۆ ڕەفرەکانی چوبوون بۆ بەرەو بادینان و بۆ گەشت و سەیرانمانە بۆ خۆی هەمویان تیاچون لەو سیارە سبحان الله تەنها ئەم نەبێتیانە چون مع العلم زۆر نیگەران بوو لەوەی کە باوکی ناردووی بۆ هینە بێتاقەت بوو بێزار بوو ئیتر ئەنجا لەوێ ئەو خەڵکە کە بینیان وتیان بەڵێن بێ ئێمە ئیتر هیچ کاتێک ناشکری دەرنەبڕین ئەزمون لەگەڵ خوا ئەوەمان تێ ئەگەێنێ لەگەڵ خوێندنەوەی ژیان نامەی کەسە گەورە و پیاوچاکەکان کە ئەو شتە چاکە کە خی پەروەردگار بە قسمەتمانێکە بۆەوەی کۆتایی بەم پرسیارە بێتە کۆتایی بەرنامە کەشما وسا چونکە ئەم بابەتە زۆر هەڵەگرێت جەنابیشت دەوانێت زۆرت ئامادەکرد بێ کەی چاوەڕێی وەرگرتنەوەی ئەنجامی تاقیکردنەوەکان بکەین هەر کاتێک مرۆڤ سەبری گرت هەر کاتێک ناشکوری نەکرد هەر کاتێک بەدڵێکی خۆشەوە ئیستیقبالی ئەو ئیبتیلا و تاقیکردنەوەی کرد هەر کاتێک زانی کە خوای پەروەردگار لەگەڵ هەموو تاقیکردنەوەکە مەقامەکەی بەرزەکاتەوە یا تاقیکردنەوەکانی قورستر ئەکا یەقینی هەبێ بۆی کە خوای پەروەردگار پاداش تێداتێ یەکشت هەبوو من لە کۆتای مامۆستا عەباس ئەگەر ئاماژەی پێ بکەم ئەوش پەیوەندیەک هەیە لە نێوان ئیبتیلا لەگەڵ تەمکین لە ئیمامی شافعیان پرسی ئایا ئیبتیلا و تەمکین ئەبێ ئیبتیلا بێ ئەنجا تەمکین کامیان لە پێشترە وتی تەمکین بەبێ ئیبتیلا نابێ تەمکینی یعنی وەرگرتنی ئەو پاداشتی کە جەناوە باسیەکەی یعنی ئەوەی کە ببیتە کەسێکی سەفوە یعنی ئەوەی کە ببیتە سەفەری ڕازگۆیی یعنی ئەوەی بگەیتە ئاسێ خەڵک کە تۆی بینی یادی خی گەورە بکاتەوە یعنی ئەوەی کە مێزداقێتێکی وا هەبێ خەڵکی هەمووی متمانەوە پێ بکە یعنی جاری وا هەیەوەی کە دەسەڵات دەکریتە دەست یعنی جاری وا هەیە کە پۆستێکی زۆ گرنگ بەدەست ئەخەی بەبێ ئەوە کە شەیتان فریوبا لە خشتە ببرەی بۆیە هەر کاتێک تۆ سەرکەوتی لە ئیمتیحانەکەیە سابر بووی و دڵخۆش بووی بۆی کە لەو ئیمتیحانە سەرکەوتو بووی چاوەڕوانی پاداش بەرخۆ من لە کۆتایی بەرنامەکەمە زۆر سپاسی جەنابی دکتۆر یاسین حەسەن بانخواز دەکەین کە تەشریفیان لە بەرنامەکەمان ئامادە بووە بە وتە جوانەکانی بابەتەکەی دەوڵەمەند کرد و ڕوونی کردەوە هیوادارم بینەرانی سوودیان لە وەرگرت بێ و سپاسی ئامادەبوونی ئەم بەڕێزانە شەکەم کە ئەوەندەی تر بەرنامەکەیان جوان کردم زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان خی گەورە پشتیوانتان بێ و سەرکەوتوتان بکە بەهەجێت بۆتان بنووسێن انشاءالله ئامین سپاسی هاوکارانمەکەم تەواوی بەشەکان دەستیان خۆش بێ کە زۆر گرنگیە دەن بە بەرەمێنانی بەرنامەکە بە کوالیتێکی زۆر باش سپاسیانەکەم سپاس بۆ بینەرە ئازیز و خۆشەویست و بەردەوامەکانم تاڵقێکی تر و بابەتێکی تر بە خزمەتتانەگەینەوە خی گەورە یاری و یاوەری هەموو لایەکمان بێ